کە ئەڵلقەی ڕابردوو دەربارەی کۆمەڵە دەرسێکی ترە بێت لەسەر کاردانەوەکانی کورد لە دژی حکمی ئیتیحاد و تەرەقی دوای ئەوەی لە ساڵی 1970 دا ئینقلابەکان بەسەر سوڵتان عەبدولحەمیدە کرد و چۆن لە تاریخی عەباسیەکانە شتێک هەیە پێوترە نەگبەتی بەرامێکە کە جعفەری بەرمەکی یەکێ بوو لەوانەی کە متمانە پێکراوی هاڕونە ڕەشید بوو زۆر نزیک بوون بەڵام دوایی نەگبەتیەک بەسەریانە هات لە تاریخە پێوترە نەگبەتی بەرامیکە پێ ئەچێ ئەمەی کوردیش کە بەسەری هات لە ماوەی زیاد لە 25 ساڵی دوای ئەو لە 30 ساڵی دوای ئەو ئینقلابە شومە پێچێ وەکو نەگبەتیەکی بەرامیکە بەسەر کووردا هات و کارتێکردنێکی زۆر گەورەشی هەبوو لە ڕیشەکێشکردنیان لە کوشتنی زۆر لە ماڵوێرانی لە کاولکردن لە تاڵانی لە کوشتن و لە سێدارەدان و فەوتانی سمبولی بزاڤە نەتەوایەتیەکانی لە پیا و شخصیەتە دینیەکانی لە سەردەسی ئەوانەی ئیتیحاد و تەرەقی کە ساڵی 1970 بە ئاشکرا هاتن و سوڵتان عەبدولحەمیدیان لابرد و دوایش یەکجاری ئەویان گۆڕی بە سوڵتان محەممەد ڕەشاد کە هەر هەلوکێک بوو بەدەستیانەوەکو ئاڵقە کردبوویانە پەنجەیان. ئاڵلقەی ڕابردوو باسی بزوتنەوەی ئیبراهیم پاشای میلیم کرد کە لەسەر ئەو خەتی لە دیمەشقەوە ئەگرێتەوە هەتاکو ئەستانە بە کوردستانی باکوورە هەمووی کارتێکردنێکی چەند گەورەی هەبوو شخصیەتێکی چەند بەهێز هەبوو و دووەم شخصیەتی دەوڵەمەند بوو لە هەموو سوڵتانی عوسمانیدا سەڵتەنەتی عوسمانیدا لە دوای سوڵتان عەبدولحەمید خۆی و ئەوەش یەکێک بوو لەو قین و بغزەی کە بەرامبەر بە کورد دروست بوو لەو سەردەمەیە کە سوڵتان عەبدولحەمید متمانەیەکی زۆری بە کوردەکان هەبوو زۆری لێن خۆی نزیک کردبوونەوە سوارچاکانی حەمیدەی لێ دروست کردبوون کە بە هەزاران هەزارە بوون سێ دیوانی نزیکی خۆی لە دیوانی یەکێک لەوانە مابەینی پێوترە وەکو سجلی وەکو دیوانی تەشریفاتی وایە داوی بە کوردەکان و زۆر لە ڕاوێژکارانیش هی ئەو هەر کورد بوون وەکو کابرای ئەمریکی وەکو ئەمریکەکان لە وەسایقیانە نووسیویانە بەڕاستی پێوترا بابی کوردان. بەڵام لە دوای ساڵی 1970ەوە کە سوڵتان عەبدولحەمید لادرا ئەوانەی ئیتیحاد و تەرەقی هاتنە پێشەوە کەوتنە تەزعیفکردنی خۆی لە ئەستانە و لێدانی ڕیشەکێشکردنی ئەو کەسانەش کە بەدەست ئەوە بوون کە ئەوان ناویان نابوو مرکزی ئیستیبداد یعنی ئەو شوێنانەی کە سوڵتان عەبدولحەمید طبعا سوڵتان عەبدولحەمیدیان هەر ناو نابوو مستەبد یعنی شتێکی بەڕاستی لەجێی خۆشیان نییە چونکە پێش ئەو هەزاران هەزار سەدانی تری مستەبد هەبوون دەیان سوڵتانی مستەبد و دڕندە هەبوون لە پێش ئەوە و دوای ئەویش سەدانی تر هەر دروست بوون کە صیفەتی مستەبد زۆر کەمە پێیان بووترە چونکە هەر زۆر خوێن ڕێژ بوون چونکە هیچ نەبێ سوڵتان عەبدولحەمید خوێن ڕێژ نەبوو کەسێکی کە خۆشی نەویستایە یا نەیویستایە ماوەیەک سزنیە کردیای گەڕاندەوە شوێنی خۆی یان نەفیە کرد بۆ ناوچەیەکی تری ژێر دەسەڵاتی عوسمانی کە هەر مەمالیکی ئیسلامی حساب بوون.